ئەگۆرانیا پێم خۆش دووبارەی کە مۆچکم بەدڵی نەقیب جەمالی خۆشەویستە ئێمەش بەدڵ و بەگیان پێشکەشی دەکەین لەگەڵ برای دوورە وڵاتیا کاکە ئیدریس سویدی هەروەها پێشکەشە بە ڕاید عەسکەری گوڵە و دیارە دۆست و برای خۆشەویستی من و نەقیب جەمالیش لێرەیە کاکە سامی بیکەیسیە لە داوری ئەو ڕیشە و گەڕێم قوربانە هەی لەسەر شیشێتت کردم دڵێت بە تاڵام بردم لەسەر شیشێتت کردم دڵێت بە تاڵام بردم لەسەر شیشێتت کردم ئازیزم دڵت بە تاڵان بردم ئازیزم لەسەر شیشێتت کردم ئازیزم دڵت بە تاڵان بردم ئازیزم سەر شیشێتت کردم دڵێت بە تاڵام بردم سەر شیشێتت کردم دڵێت بە تاڵام بردم سەر شیشێتت کردم ئازیزم دڵێت بە تاڵان بردم ئازیزم سەر شیشێتت کردم ئازیزم دڵێت بە تاڵان بردم ئازیزم هەشکەس کە بێژە غەریبی خاسە ئەوە لە جملەی خودا نەژناسە هەشکەس کە بێژە غەریبی خاسە ئەوە لە جملەی خودا نەژناسە هەواڵێ بێنن لەلای یاراوە بۆ منی جگەر پارە پاراوە بۆ منی جگەر پارە پاراوە لەسەر شیشێتت کردم دڵێت بە تاڵام بردم لەسەر شیشێتت کردم دڵێت بە تاڵام بردم لەسەر شیشێتت کردم ئازیزم دڵت بە تاڵان بردم ئازیزم لەسەر شیشێتت کردم ئازیزم دڵت بە تاڵان بردم ئازیزم ڕاستم پێ بڵێن ئەو نەمامینۆ مردن خۆشترە یاخود دووری تۆ ڕاستم پێ بڵێن ئەو نەمامینۆ مردن خۆشترە یاخود دووری تۆ مردن جارێکە و دەبڕێتەوە بەڵام دووری تۆ بیر ناچێتەوە بەڵام دووری تۆ بیر ناچێتەوە لەسەر شیشێتت کردم دڵێت بە تاڵام بردم لەسەر شیشێتت کردم دڵێت بە تاڵام بردم لەسەر شیشێتت کردم ئازیزم دڵێت بە تاڵان بردم ئازیزم سەر شیشێتت کردم دڵێت بە تاڵان بردم سەر شیشێتت کردم دڵێت بە تاڵان بردم سەر شیشێتت